گرنگی سەردانەکەی سەرۆکوەزیران لەم کاتە گرنگەدا بۆ واشنگتن بە داوەتی فەرمی حکوومەتی ئەمریکا دۆسایەتی مێژووی ئەمریکا و پاڵپشتیەکانی بۆ هەرێمی کوردستان و هێزی پێشمەرگا لە ڕوبەڕووبوونەوەی ترۆر هاوکات پاڵپشتی لە قوارەی دەستوری و فدراڵی هەرێمی کوردستان دووپات دەکاتەوە. لەگەڵ میوانەکەم ئەم بابەتە باس دەکەم بەڕێز جنرال ئێرنی ئۆدینۆ، جنراڵی خانەنشین لە سوپای ئەمریکا و توێژەر لە دامەزراوەی گۆڵد کە لە فۆلیریداوە لەگەڵم دەبێت. بەڕێز ئۆدینۆ سپاسکە لەگەڵ کوردستان 24 سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان لە ئەمریکایە کۆمەڵێک دیدار و کۆبوونەوەی گرنگی دەبێت. ئەمریکا بە بەهێزی لە هەرێمی کوردستان دەڕوانێت و پاڵپشتی قوارەی دەستوری هەرێمی کوردستان دەکات. پێتان وایە پەیامی گرنگی ئەمریکا بە پاڵپشتیکردن لە هەرێمی کوردستان چی دەبێت؟ ئەتوانم بڵێم کە سێناتۆر ڕۆبیۆ ئێستا کە وەزیری دەرەوەیە لە کاپیتال هیل بوو وتی بەرپرسانی عێراق بەرژەوەندیان هەیە لە پەیوەندی باش لەگەڵ ئەمریکا. ئێمە بۆیان ڕوون دەکەینەوە دەبێ ڕێز لەو کۆمپانیانە بگرن کە لە هەرێمی کوردستان و ئۆتۆنۆمی کوردستان بگرن. کۆتایی ئەمە لێدوانێکی زۆر بەهێز بوو. کەواتە ئەمریکا ئەتوانێت گوشار لە سەر عێراق دروست بکات بۆ ئەوەی مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان بپارێزێت یا بە جیاوازتر لە عێراق سەیری هەرێمی کوردستان دەکات. ئەم ڕوانگە گرنگەی ئیدارەی دۆناڵد ترامپ بەرامبەر بە هەرێمی کوردستان لە چیەوە سەرچاوە دەگرێت؟ پێم وایە بە ئیدارەی ترامپ وەک وەزیری دەرەوە ڕۆبیۆ بە زۆر بە جوانی باسی کردانی بەوەدا ناوتی ئەمریکا و کورد بەرژەوەندی گرنگ و خاڵی هاوبەشیان هەیە پێکەوە. من لە کوردستان بووم، من بۆ من زۆر ڕوونە باوەڕی تەواوم هەیە کە بەرژەوەندی هاوبەشمان هەیە. سوود دەبینین لە ئاشتی، لە بازرگانی، لە دۆستایەتی، لە خۆشگوزەرانی، دراوسەی باش، هاوڕێتی باش. من ئەوەم بینیوە کە کورد باشترین دۆست و هاوڕێ و هاوپەیمانی ئێمەیە لە ناوچەکە. لە بەرژەوەندی ئەمریکایە ئەم پەیوەندیە بپارێزێ، هەبوونی ئابووریەکی زۆر باش، پەیوەندیەکی بازرگانی باش لە نێوان ئەمریکا و کوردستان وا دەکات کە ئەمە مایندەتر بێت. جنرال ئۆدینۆ، جەنابەت جەنەرال بووی لە سوپای ئەمریکا، دەمەوێت باس لە پەیوەندی ئەمنی و سەربازی نێوان ئەمریکا و هەرێمی کوردستان بکەم کە وەکو هاوپەیمانێک لە شەڕی ڕوبەڕووبوونەوەی تیرۆر لەگەڵ ئەمریکا کاری کردووە و دیارەکە بە شێوازێک پێشمەرگا لەم بابەتەدا ڕۆڵی بینیوە. پاڵپشتی ئەمریکا بۆ هەرێمی کوردستان و هێزەکانی پێشمەرگە چۆن دەبینی؟ ئەمە بەردەوام دەبێت بوونی سەربازی و ئەمنی ئەمریکا لە هەرێمی کوردستان؟ جەنرالێکی زۆر بەناوبانگی پێنجە سێرە هەبوو لە ئەمریکا چەند ساڵێک، ئەتوان بڵم 10 ساڵ لەمە و بەردەیان ساڵ لەمە بەرەوەی وتێتی ئەمریکا نابێ شەڕ بکە هەتا ناچار نەبێ، نابێ بۆ ماوەیەکی دوور و درێژ شەڕ بکە و نابێ بەتەنیا شەڕ بکە. کورد بەتەنیا بە هاوشانی ئەمریکا شەڕیان کردووە. ئەمە هۆکارەکەی ئەوە نییە کە ئەمریکا ویستویەتی خاک بگرێ، نەخێر، یاخود کورد چاوی لە خاکی خەڵکی بێ. نە، بابەتی سەرەکی مرۆڤایەتی بووە، شەڕی دژی تیرۆر بووە، پاراستنی خەڵکی بووە. ئەمڕۆ کورد نمونەیەکی جوانن درەوشاون لە ناو عێراقدا لە ناوچەکە. من زۆر خۆشحاڵم کە توانیمانە هاوپەیمانێکی باش بین لەگەڵ کورد. ئەوە بۆ ئێمە سەرکەوتنە. کورد لە ناو عێراقدا دەستکەوتی زۆر باشی هەبووە و سەرکەوتووە. هیواداری پێتان وایە ئەمریکا هێشتا وەکو هاوپەیمانێکی گرنگی استراتژی لە هەرێمی کوردستان دەڕوانێت وەکو دوورگەیەکی ئارام لە ڕۆژهەڵاتێکی ناوەڕاستی ئاڵۆز و ناسەقامگیردا؟ بەڵێ، بە دڵنیاییەوە. من کشانەوەی با بڵێن هێزی سەربازیمان سوپامان
کە ئەو کاتێک کە کشاینەوە بەڵام ئێمە لە هەرێمی کوردستان بووین من هەموو کات لەگەڵ ئەوە بووم کە پەیوەندیەکانمان و بوونی سەربازی ئەمریکی بنکەی سەربازی ئەمریکی لەو ناوچەیە هەبێ وەک چۆن ئەوەی کە دوای جەنگی جیهانی دووەم ئێمە لە ئەوروپا کردمان و بنکەکانی خۆمان هێشتوتەوە لەوێ هێشتوتەوە بەڵام خێزانەکانی ئەمریکا چوون لەوێ مانەوە و دۆستیان دروست کرد لە ناوچەکە بە تەواوی لەوێ مانەوە ژیان لەگەڵ ئەوروپیەکان تێکەڵ بوو ئەتوانین هەمان شت بۆ هەرێمی کوردستانیش بکەین زۆر باش ئاماژەت بەبوونی سەربازی ئەمریکا لە ناوچەکە کرد لە کاتێکدا لە عێراق دژایەتی بوونی هێزەکانی هاوپەیمانان و ئەمریکا لە عێراق دەکرێت لەلایەکی دیکەوە ئەمریکا لەگەڵ هەرێمی کوردستان بە شێوازێکی جیاواز مامەڵە دەکات پێت وایە دیدگای دۆناڵد ترامپ لە سیاسەتی دەرەوەی داوا سەربازیدا بۆ بوونی مانەوە هێزەکانی مانەوەی هێزەکانی لە هەرێمی کوردستان چۆن بە بەراورد لەگەڵ عێراق ئایا ئەو بە دیدگایەکی فراوانتر سیر دەکات ئەوێت هەژمونی ئەمریکا بۆ ناوچەکە بگەڕێنێتەوە ئەو دانی بە گرنگی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ناوە ئەمە ڕوونە تاهرانێکی بێ ئەتۆم نەک لە بەرژەوەندی ئەمریکایە بەڵکو لە بەرژەوەندی هەمووانە لە ناوچەکە بێنە بەر چاوی خۆت کە دۆخی دنیا چی لێ دێ ئەگەر هاتوو ئایەتوڵڵایەک چەکی ئەتۆم و دوگمەی ئەتۆمی بەدەستەوە بێ ئەمە ناتوانم بیری لێ بکەمەوە ئەو دەمەترسیدارە بۆیە ئەوەی کە ئێمە دەتوانین بیکەین و هەموو شتێکەکەین بۆی کە ئەم هەڕەشەیە کەم بکەینەوە نەگاتە ئەوەی کە باسم کرد هەموو کەس چوار هێزی هەیە بابەتی دیپلۆماسی هەیە هێزی زانیاری هەیە و هەروەها دارایی و ئابووری هەیە سەرۆک ترامپ هەفتەیەک لەمەوبەر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بوو هەما باسی هەماهەنگی ئابووری کرد لەگەڵ با بڵین لەگەڵ وڵاتانی سونی باوا بڵێم ڕێکەوتنی کرد کە ئەمە بابوو باڵانس ڕاگرتن و بەرپەرشدانی هەژمونی باشە ئاماژەت بە ئەو گۆڕانکاریانە کرد کە لە ماوەی ڕابردوو لە ناوچەکە ڕووی داوە هاوکات دیدگای استراتژی دۆناڵد ترامپ بەنسبەت ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە لەگەڵەوەی کە کۆمەڵێک وڵات دراوسەی هەرێمی کوردستانن کە ئەمریکا چاوی لەسەریانەوە گۆڕانکاریتیاندا ڕووی داوە هەرێمی کوردستان توانیوێتی هاوسەنگی هێز بپارێزێت و ئەمریکا چاوی ئەوە لەوەیە کە بتوانێت لە ڕێگەی هەرێمی کوردستانەوە بەرژەوەندیەکانی خۆی لە ناوچەکە بپارێزێت هەموو نەتەوەیەک بەرژەوەندی هەیە و دەوێت بیپارێزێ بەرژەوەندەکانی پەرە پێ بدە ئێمە هاوبەش و هاوپەیمانمان هەیە لە ناوچەکە و ئەم بەرژەوەندیانە هاوبەشن وە بوونەتە دۆستی یەکتر ئەوە بۆ من ڕوونە کە ئەوەی کە وەزیری دەرەوە وتی ئەم شەو و ئەو بەرپرسانی دیکەی ئیدارەی ترامپ و تویانە و لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست و سەردانەکەی سەرۆک ترامپ ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەمە ئەسەلمێنێ کە سەرۆک ترامپ دەیەوێت پاڵپشتی ئەوانە بکات کە لە ناوچەکەدا لەگەڵ سەقامگیرین و ئێران هەڕەشیان باشەکەواتە ئەتەوێت بڵێ کە ئەوەی کە ئەمریکا پەیوەندیەکانی لەگەڵ هەرێمی کوردستان بەهێزتر دەکات پەیامێکە بۆ عێراق بۆ هێزە بەتیانەی کە ئەمریکا دەمێکە شەڕی هەژمونی خۆی لەگەڵیان لە نێو خاکی عێراق دەکات هەرێمی کوردستان نەتوانێت ئەم هاوسەنگیە لە نێو ئەم هاوکێشە سیاسی ئاڵۆزانەدا لەگەڵ ئەمریکا ڕابگرێت و بیپارێزێت من ئەتوانم پێ بڵێن ڕاگررتنی باڵانس ئیدارەی باڵانس دەیەوێت باڵانسی هەژمونی ئێران لە ناوچەکە بە وڵاتانی دیکە وەگوتم وڵاتە سونیەکان ئەنجا لە ڕێی دیپلۆماسیەوە بێ لە ڕووی بازرگانی و ئابووریە بێ لە ڕووی هاوبەشی سەربازی هەبێ لە ناوچەکە ئەم هاوبەشانە
هەموویان پێکەوە ئەتوانن گوشار لەسەر تاران زیاد بکەن بۆی کە بکشێتەوە و واز لە ئەتۆم بێنێ. بەڕوونی پێتان بڵێ من هیچ کات پێم وان نییە هیچ ڕێککەوتنێک لەگەڵ تاران لەسەر وەرەقا وەکو خۆی بچێتە پێشەوە. بەڕاستی شایەنیەوە نییە نرخی ئەو وەرەقەیە ناهێنێ کە تۆ لەسەری دەنووسی کە ڕێککەوتنەکەی لەسەر واژوو دەکەیت چکە احترامی هیچ جۆرە ڕێککەوتنێک ناگرێ. ئەکرێ سەرۆک ترەمپ ڕێککەوتنێکی لەگەڵ بکە بەڵام دەبێ هەچی بژاردەکانیەتی ئەوەی کە لە ڕووی دیپلۆماسیەوە بسووتێنێ و ئەو کات ئەتوانێ شتێکی زۆر باشە. ئەگەر ئەماژە بە هەڵوێستی بەرپرسانی ئەمریکا بکەین لە کاتی ئەو سەردانی کە سەرۆکوەزیران بۆ ئەمریکا ئەنجامی داوە دوو گرێبەست و ڕێککەوتنی گرنگ لەگەڵ دوو کۆمپانیای گەورەی ئەمریکی لە کاتێکدا باس لەوە دەکرێت کە عراق دژایەتی ئەم ڕێککەوتنی کردەوە. وەزیری دەرەوە مارکۆ ڕۆبیۆ وتی ئەگەر عراق ئەوێت پەیوەندێکی باشی لەگەڵ ئەمریکا هەبێت ئەبێت پاڵپشتی لە ئۆتۆنۆمی هەرێمی کوردستان بکات. ئەمە چۆن دەبینی؟ ئەوە یەکەم قسەم بوو وەکو خۆی قسەکەی ڕۆبیۆم وتەوە. من زۆر خۆشحاڵم کە دەبینم دەبیستم وەزیری دەرەوەی ئەمریکا زۆر بڕاشکاوانە پشتگیری لە ئۆتۆنۆمی کوردستان دەکات. زۆر باشە. ئەم پاڵپشتیای ئەمریکا بۆ هەرێمی کوردستان ئەتوانێت هەرێمی کوردستان بباتە قۆناغێکی پێشکەوتوتر لە پەیوەندیەکانی و هاوکات بەهێزکردنی پێگەی هەرێمی کوردستان لە ناوچەکەدا. ئایا تەنها ڕێککەوتنەکە لە چوارچێوەی بەرژەوەندی ئابووری و بەرهێنانی ئەمریکایە لە کوردستان یا ئەمە پاڵپشتێکی سیاسی ئەمنی سەربازی و ئابووریە بۆ هەرێمی کوردستان لە ئێستادا بە تایبەتی؟ ئابووری، دارایی، خۆشگوزەرانی، ئاشتی، سەربازی ئەمە هەمووی لە خۆوەگرێت. ئەمە داهاتوویەکی گەشی پێڵێن ئەگەر ئێمە پێکەوە کار بکەین و بەرژەوەندی ئابووری نێوان ئەمریکا و کوردستان قوڵتر دەکاتەوە، دۆستایەتیەکە قوڵتر دەکاتەوە و ئەتوانین کاریگەریەکی زۆر باش لە ڕۆژاتی ناوەڕاست دابنین. ئێمە وتومانە کورد دۆستی ئێمن و لەگەڵیان بەردەوام دەبین. زۆر باشە. لە کاتێکدا وڵاتانی خاوەن نەوت و دەوڵەمەند بە نەوت لە ناوچەکە وڵاتانی عربی بەدوای ئەوەن کە بتوانن لەگەڵ ئەمریکا پەیوەندێکی وا دروست بکەن کە لە بازاڕی وزەی جیهانیدا ڕۆڵیان هەبێت. ئایا ڕێککەوتنی وزە لەگەڵ هەرێمی کوردستان ئەتوانێت هەرێمی کوردستان کاتە ئەڵتەرناتیڤێک بەلای ئەمریکاوە لە بازاڕەکانی جیهانی بتوانێت ڕۆڵی خۆی هەبێت و ئەمە تا چەندە گرنگە بۆ هەردوو لە؟ پرسیارێکی زۆر نایابە. من ئێستا نازانم ئایا ڕێککەوتنەکە هەناردەی نەوت و غازی کوردستانی تێدایە بۆ دەرەوە یان نا، ئەمە یان نازانم. ئەگەریش تێیدا نەبێت بەڵام هەنگاوی یەکەم دەستی پێکردو چونکە نەوت و غاز و ئەتوانم بڵێم وزەی کورد یەک لە سەرچەی وزەی یەدەکی عێراق پێک دەهێنێ. عێراقیش دووەم وڵاتە لە ناو ئۆپێک تەنها لە دوای سعودیەوەیە، واتە یەک لە سەرچەی ئەم هەموو نەوتەی پلە دووی ئۆپێک زۆر زۆرە. دوای داگیرکاریەکانی رووسیا لەسەر ئۆکرانیا عێراق تقریبا 7% خۆی لە بابین 7% وزە کەم بوویەوە لە ئەوروپا دوای ئەو شەڕە. بەڵام من پێم وایە ئەم 7% ئەکرێ کورد پڕی بکاتەوە. بۆیە کاتێک کە کورد و نەوت و غازی کورد لە جیهانەوە دەستی پێکردەوە و گەیشتە ڕۆژهەڵاتی دەریای ناوەڕاست و تورکیا، ئەمە لە ڕووی جیۆگرافیەوە هاوکارێکی زۆر باشی وزە ئەبێ بۆ ئەوروپا، واتە پشتبەستنی ڕوو ئەوروپا بە وزەی رووسیا زۆر کەمە بێتەوە. ئێستا کە ئەم وزەیە کەم بووەتەوە، ئێستا تقریبا تەنها لە 10%
نەوتی رووسیا ئەگاتە ئەوروپا وڵاتان چل لە سەدی ئەم گاز و وزەیە پێشتر زۆر بوو 140 بوو ئێستا هاتووەتە 110 کەم بۆتەوە ئەمە چۆن تەعویزەکەنەوە هەندێک دۆکیومنت هەن لە بڕۆکسل استراتیژیەتێکی نوێیان هەیە دەیانەوێت کە سەرچاوەکانی وزەیان زیادر بکەن و پشت لە رووسیا بکەن من نازانم ئەو دۆکیومنتانەی کە لە بڕۆکسل بڵاو بوونەتەوە بزانین کە وزەی داهاتوو سەرچاوی وزەی داهاتیان چیە بێ بەڵام دڵنیام کە ئەمریکا و هەرێمی کوردستان ئەوە دەزانن کە و ئەوروپاش ئەمە دەزانێت کە دەبێ سەرچاوەیەکی دیکەی وزە بدۆزێتەوە بە دوور لە رووسیا بۆیە ئەوروپاش وەکو هاوپەیمان سەیری هەرێمی کوردستان دەکات من ئەبێ ئەوە بڵێم کە هەبوونی دەست و جێپێی بەهێز لە بڕۆکسل ئەوەیە کە لە کوردستانەوە دەست پێ و دوورکەونەوە لە زۆر باشە بە لەبەر چاوگرتنی ئەو ڕەهەندانەی کە جنابیشت ئاماژەت پێکرد ئابووری ئەمنی سەربازی هاوکات پرسی وزە ئەتوانین بڵێن لەم قۆناغەداوە لەم کاتەدا کە کۆمەڵی گۆڕانکاری گرنگ و هاوکێشەی سیاسی گۆڕاون لە ناوچەکەدا هەرێمی کوردستان چۆن دەتوانێت داینامیکی پەیوەندیەکانی لەگەڵ ئەمریکا دابڕێژێتەوە و لەسەر چه بنەمایەک ئەتوانێت ئەمە بەهێزتر بکات ئایا سیاسەتی ئەمریکا لە هەرێمی کوردستان سیاسەت و استراتیژیەتێکی درێژخایەن دەبێت؟ کورد دەبێ تۆزێ پشوو درێژ بن ئەو سووڕی سیاسی ئەو دەستپێکەی کە دەستی پێکردووە من پێم وایە لە ماوەی داهاتوودا کورد زیاتر و زیاتر لە کورد تێبکە و زیاتر و زیاتر بۆ کورد باوەکرەوەی کە لە مێژوودا کردوێت و لە ڕابردوودا کردوێتی چونکە تا دێت دڵسۆزی کورد هاوپەیمانی کورد دۆستایەتی کورد بۆ ئەمریکەکان زیاتر ڕوونە بێتەوە ئیدارە لە دوای ئیدارە ئێمە دەبێت تۆزێ پشوو درێژ بین و ئەمە ئەم دۆستایەتە گەیشتوتە نەک تەنها سیاسەت و خەڵکی ئەمریکا بەڵکو گەیشتوتە کۆمپانیەکان و ئەوانی دیکە و ئەمریکەکان ئێستا زیاتر ڕۆیان لە کوردستانە زیاتر لە کورد تێگەیشتون لە مێژووی کورد تێگەیشتون لە دڵسۆزی کورد تێگەیشتون لە بەم دۆستایەتە تێگەیشتون بە هەموو واتایەکەوە بۆیە هیچ جێگرەوەیەکی نییە کوردستان زۆر باشە کەواتە بەم پشوو درێژی کە ئاماژەت پێکرد کورد ئەبێ هەی بێ و بە داڕشتنەوەی جارێکی دیکە داینامیکی دۆستایەتی و هەروەها پەیوەندیەکانی لەگەڵ ئەمریکا و لەگەڵ وڵاتانی ئەوروپاش بە هەمان شێوای ئەتوانین بڵێن کە هەرێمی کوردستان بەرەو دەوڵەتێکی نیمچە فدراڵی سربەخۆ ئەتوانێت هەنگاو بنێت بە پشتبەستن بە دۆست و هاوپەیمانەکانی هیوادارم لە ڕابردووشدا لە 1991 کە هەرێمی کوردستان بووە ناوچەیەک ئۆتۆنۆمی شێوە ئۆتۆنۆمی لە ناوچەکە لە عێراق من لە بیرم بوو و لە بیرمە کە هیچ یەکەیەکی عێراقی نەیەتوانی لە عێراق لە هەرێمی کوردستان شەڕ بکە دەبوو ڕوخسەت لە کورد و سەرکردایەتی کورد وەربگرێ و بە هیچ شێوەیەک ئاڵای عێراق و بوونی سەرباز و لە هیچ شوێنێکدا ئەوانت نەبینیوە کورد هەموو شتێکی کۆنتڕۆڵ کرد بوو و هەندێک جار وەکو پاسپۆرتی کوردی سەریانگران دەبوو پاسپۆرتت هەبێ ئەنجام بچێت بۆیە کورد بە شوێکی ئۆتۆنۆمی سەربەخۆ مامەڵەیان کردووە و توانین ئیدارەیەکی زۆر باشی خۆیان بدەن بە تایبەتی لەم چەند ساڵەی ڕابردوو تاران هەوڵی داوە کە عەزەڵاتی ئابووری و سەربازی خۆی پیشان بدا پیشانی هەرێمی کوردستاندا و لە ڕێگەی بەغداوە ویستوێتی ئۆکسیجین لەسەر هەرێمی کوردستانیش بگرێتەوە و ئەمە ڕوونە بۆی کە کێشەی ئابووری بۆ هەرێمی کوردستان دروست بکە نەوتی ڕابگرێ هەڕەشە لە هەرێمی کوردستان بکات لە زۆر شتەوە هەر لە موشکەوە هەر لە بۆمبەوە هەر لە ئەو هەڕەشانەی کە بینیتانە بۆی کە ئاشتی و سەقامگیری تێکدا ئەمە جێگەی قبوڵکردن نییە. زۆر سپاس دەکەم بەڕێز جنرال ئێرنی ئۆدینۆ جنرالی خانەنشین لە سوپای ئەمریکا و توێژەر لە دامەزراوەی گۆڵد کە لە فلۆریداوە لەگەڵ کوردستان 24 بووی سپاس.